برانو كموسمها لقمة قالك صرفيات ساري نستلا هاي شكليتا كندا هاي أوركارا هاي أو نوع خوشن وشرزاجي فستق صرفيات قالك ساري وفكاسبيا سيسيا غازويا بايبا كردية أو نفس الطابع متهدينا تشارزا بكريم بوججنا رمضان بيروستا وتشارزا وتشتا وتشكليتا بروش جرم مرفنا شبدات كابت بشاف خوشة إن شاء الله بتججنا خير خوشي تبا ملتي كرت همية وأف برضو خنوك أمتدا إن شاء الله بتا خوشي وأف كورونا وأف سنة من يا ربي. كيف شاشة مزگەوتی خانەقات جا ئەکرێتەوە بەوەی کە تەراویحەکەی بە وێنەی تەراویحی وڵاتان کە ئەتوانین بڵێن دەگمەنە هەموو قورئانی پیرۆز لە 20 ڕکعات تەراویحە بخوێن ڕێشەوی جوزئێک بەسی شەوەکە ختمی قورئان ئەکرێت لە نوێژی تەراویحە و بەپێوە مسلمانانی کەن و لە شەوی 27 ڕەمەزانە و شەوی 29 ڕەمەزانە ئەم مزگەوتە دەرگاکەی واڵایە هەموو ساڵێک هەموو ساڵێک لەم 27 و 29 لە مزگەوتی مەولانا خالی دانیشین وەکو ئەهلی مزگەوت مەراسیمێک سازەکەین کەەوە شەوێکی موبارەکە و پێخۆشحاڵین بەو شەوە و هیوادارین خۆی گەورە مۆڵەت بە ساڵێکی گەشت لەم بۆنەیە ئامادەبین. باڵپشتی و پشتیوانی خۆمان بۆ ئەم نەخۆشانە دووپات بکەینەوە چونکە بەڕاستی قەزای بەردەڕەش ڕێژەیەکی یەکجار زۆر نەخۆشانی تەلاسیمای هەیە باش مازانیکەوە ئەمڕۆ وەکو پاڵپشتیەک هاوکاریان بکەینەوە کە تێیدا هەندێک گوڵ و شرینی و بڕێک هاوکاری مادیان پێشکەش دەکەین. زينب أمير كريم بلا ومن ولا غافور پێمان باش بکەوە ببینە هاوخەم لەگەڵ خۆدان نەخۆش خاوەن نەخۆش هەست بەتەنیا بە هەست بەوە نەکرد کەوا بەتەنیایە کەسیش ئاگای لە ئێش و ئازاری ئەو نیە ئێمە حەزمان دەکرد کەوا هەردووکمان پێکەوە بین بتوانین خزمەت ئەو نەخۆشەکە بکەیت و ئەوانش ئەوە ئاگادار بن کە ئێمە بەتەنیا نینە ئەوان ئەمە لەگەڵیانی بە هەموو جۆرە هاوکاریەکی ئینشاء الله. الدين هم رمضان